خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕە 72 و ڕەنگە تۆزەچیش لە 73. لاپەڕە 72 گەیشتمە نمونەی یەک، بەڵام هەز دەکەم پێویست ناکە باسی نمونەی یەک بکەم، زۆر ڕوون دیارە کو ئەو ژمارە 610 دابەشی دەتوانین دابەشی چی بکەین و هەروەها ژمارە 459 لەبەر هەندێ یەکسەر دێمە لای ژمارەی خۆبەش. ژمارەی خۆبەش ژمارەیەکی سروشتیە لە یەک گەورەترە، تەنها دوو کۆڵکەی هەیە، واتە تەنها دەتوانین دابەشی بکەین بەسەر یەک و دابەشی بکەین بەسەر ژمارەکە خۆی. دوو کۆڵکەکە واتە یەک و ژمارەکە خۆی. بەدڵنیاییەوە هەموو ژمارەکان دەتوانین دابەشی بکەین بەسەر یەک و دابەشیشیان بکەین بەسەر خۆیان ژمارەکە خۆی، بەڵام ژمارە خۆبەشەکان تەنها دەتوانین دابەشی یەک و دابەشی سەر خۆیان بکەین، ناتوانین دابەشی ژمارەیەکی دیکە بکەین. ژمارە خۆبەشەکانی هەندێک لەو ژمارە خۆبەشانە کە لە 50 بچووکترن، زۆر باشە خوێندکاری ژیر ئەو ژمارانە هەمویان بناسیەوە هەتا 47 جارێ. ئەگەر ژمارەی دیش بزانی پاشی 50 ئەوە هەر باشە، ئەگەر نا جارێ ئەو ژمارانە هەمویان خۆبەشن، واتە تەنیا و تەنیا دەتوانین دابەشیان کەین بەسەر یەک و بەسەر ژمارەکە خۆی. 2 3 5 7 11 13 17 19 23 29 31 37 41 ببورن 43 و 47. ئەوە جارێ هەر ئەوەندە. بێگومان لە ژماردن نایە ژمارە خۆبەشەکان ئەوەندە زۆرن، بەڵام جارێ هەمویان لێرە نەنووسراینە. ئێستا ئەوە زانیمان ژمارەی خۆبەش تەنیا دوو کۆڵکەی هەیە. ژمارەکانی دیکە خۆبەش نین، ژمارەی دابەش. ژمارەی دابەش زیاتر لە دوو کۆڵکەی هەیە. بێگومان دوو کۆڵکەی هەیە، یەک و ژمارەکە خۆی، بەڵام کۆڵکەی دیشی هەیە، وەکو بۆ وێنە ژمارە 140 ژمارەیەکە لە دوو کۆڵکە زیاتری هەیە. ئەگەر ژمارەکمان هەبوو ژمارەیەکی دابەش بوو، دەتوانین ئەو ژمارە دابەشە کۆڵکەکانی ببینینەوە. هەمیشە کۆڵکەکانی ژمارەی دابەش بریتین لە چ؟ لە ژمارەی خۆبەش. واتە ئەگەر ژمارە چی دابەشمان هەبوو دەیکەینە چەند کۆڵکەیەک، کۆڵکەکان هەمیشە دەبی خۆبەش بن. ئەو جۆرە شیتەڵکردنە پێی دەوترێ شیتەڵی خۆبەش، واتە دۆزینەوەی کۆڵکەکان کە خۆبەشن. لێرە نازانم وابزانم تۆزە کەڵەیە، لێرە نووسرایە 140
پاشان شیتەڵی 104یان کردیا لەبەر چ نازانم هەر کۆچی هەبی ئێستا شیتەڵی 104 کو دەکەین تەمەشای ژمارەکەی دەکەین یەکەم شت تەمەشای خانەی یەکان دەکەین ئەگەر جووت بوو یەکسەر ژمارەکەی دابەش دەکەین بەسەر دوو چونکە ئەگەر ئەو ژمارەیە ئەو ڕەنووسە جووت بوو دەتوانین ژمارەکەی هەمووی دابەشکەین بەسەر دوو بەبێ مانەوە دوو باشترین شتە هەمیشە دەستی پێ بکەین ئەگەر ژمارەکە جووت بوو چونکە دووش یەکەکە لەو ژمارە خۆ بەشانە واتە ئامانجیمەش ئەوەیە لە کاتی دابەشکردن بگەینە ژمارەی خۆ بەش ئێستا دەینم کە زانیم ئەوە جووتە دابەشی دەکەم بەسەر دوو ئەگەر نەمزانی یەکسەر دابەشکەم دەتوانم بچم دابەشی بە دابەشە چی دوور و درێژ دابەشی کەم ئەو هەلێرە بنووسم 104 دابەش دوو دا چەند دوو هەیە لە دابەش دوو دەکا 5 جاران دوو دا 0 چارەکەی دەینمە خوارێ 4 دابەش دوو دەکا دوو جاران دوو 4 تەواو هیچ نەما یان یەکسەر لێرە دابەش دەکەم 104 دابەش دوو واتە دا دابەش دوو 5 چاریش دابەش دوو ئەوە دابەشم کرد یەکجار تەواو بوو ئەو جارەی دیسان تەمەشای 52کەی دەکەم تەمەشای دووەکەی ناکەم تەواو ئیدی دووەکە تەواو بوو تەمەشای ئەو 52 دەکەم دیسان تەماشای ڕەنووسی یەکان دەکەم چونکە جووتە ژمارەکە دیسان دابەش دەبی بەسەر دوو ئەگەر نەمزانی لێرە دابەشکەم دەچم لێرە 52کەی دەینم دابەشی دەکەم بەسەر دوو 5 دابەش دوو جاران دوو 4 یەک دەمینێتەوە 12 دابەش دوو 6 جاران دوو 12 هیچ نەماوە کەواتە زۆر باشە کە دابەشی دووی دەکەم 52 دابەش دوو دەکاتە 26 دیسان تەماشای ڕەنووسی یەکەمی 26 دەکەم چونکە ڕەنووسەکە جووتە دەتوانم 26 دیسان دابەشی دووی بکەم ئەگەر نەتوانم لێرە دابەشی کەم دەچم لە لێرانە دابەش دەکەم 26 دابەش دوو دابەش دوو یەک جاران دوو 0 6 دابەش دوو 3 جاران دوو 6 هیچ نەماوە 26شم دابەشی دووی کرد وەڵامەکەی لەو خوارەوەی دەنووسم ئێستا 13 دەبی بزانم 13 دابەشی هیچ ناکرێ بێجگە لە خۆی لەبەر هەندێ 13 دەینم دابەشی 13 دەکەم دەکاتە یەک هەمیشە یەک هەیە یەک هەموو ژمارەکان دەتوانین دابەشیەکەین کۆڵکە یەک هەمیشە هەیە نازانم زۆر جار پێویست ناکە بنووسین هەندێک جاریش دەنووسرێ ئێستا کۆڵکەکان چنە دوو 13 و یەک بەڵام یەک زۆر کەم دەنووسرێت بنووسرێ نەنووسرێ هەر یەک دەزانین هەر هەیە کەواتە تەنیا بیر لەو کۆڵکانە بکەوە تەمەشایان دەکەم کۆڵکەکانم دەبی هەموویان ژمارەی خۆ بەش بن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کۆڵکەکم هەبوو بۆ وێنە 6 بوو تەمەشا دەکەم 6 نییە لە ناو ئەو ژمارانە کەواتە هەڵەکم کردیە کۆڵکە نابی 6 بی دەبی ئەو 6ەی بینم دابەشی بکەم بەسەر 3 یان بەسەر 2 هەتا دوو کۆڵکەی لێ دروست بی 2 و 3 یان ئەگەر کۆڵکەکم هەبوو 8 بوو ئەوە هەڵام کردیە چونکە 8 لە ناو ئەو ژمارانە نییە کە
ژمارەی خۆبەشن. بەڵام 2 زۆر باشە، ئەو 2ش زۆر باشە، ئەو 2 13ش هەر لە ناو ئەو ژمارانە هەیە، واتە شیتەڵەکەم دەبی تەواوبی. ژمارە خۆبەشەکان چنە 2 2 2 13. واتە ئەگەر من بینم 2 جارانی 2 بکەم، دیسان جارانی 2 بکەم، دیسان جارانی 13 بکەم، دەبی ژمارە 104م لۆ دەربچی. ئەوانە کۆڵکە خۆبەشەکانی ژمارە 104. ئەو نەئەشی چنیە لێرە، کەواتە شیتەڵی خۆبەش بۆ ژمارە 104 بریتە لە 2 جاران 2 جاران 2، یان بێگومان دەتوانین بنووسین 2 توان 3 جاران 13. هەر یەک شتە، 2 توان 3 جاران 13. ئێستا با بچمە لای لاپەڕە 73ش. لێرە هەروەها دەتوانی هێڵکاری درەختی بەکاربێنی هەتا کۆڵکە خۆبەشەکانی ژمارەیەک دەستکەوێ. واتە ڕێیەکی دیش هەیە، نەک ڕێیەکی دی و هەمان ڕێگایە، بەڵام شێوەی نووسینەکەی جودایە. ئەگەر ژمارە 156مان هەبوو بمانەوێ شیتەڵی خۆبەش بکەین. چ دەکەین؟ لێرە من نووسیتم 156، 2 ئەوها 2 هێڵی دروست دەکەین، چونکە 2 کۆڵکەی دادەنێن یەکەم دار. تەماشای شەشەکەی دەکەم، چونکە 6 لە خانە یەکانە چونکە جووتە، واتە دەتوانم ژمارەکەم دابەشی 2 بکەم بە بێمانەوە، یەکسەر بیر لە 2 دەکەمەوە. 156 دابەشی 2 دەکەم، 15 دابەش 2 دەکاتە چەند؟ ئەگەر نەزانم دەتوانم بە دوور و درێژی لە تەنیشتە چی 156 دابەشی 2 بکەم، ئەگەر بشزانم هەر لە جێوە دەکەم. 15 دابەش 2 دەکا 7 جاران 2 دەکات 14، 1 دەمێنێتەوە. 16 دابەش 2 دەکاتە 8. ئێستا 2کە تەواو بوو، تەماشای تەنیا 78ەکەی دەکەم. 78 چونکە 8 ڕەنووسەکی جووتە، دیسان دەتوانم دابەشی 2 بکەم. 2 هێڵەکەی دروست دەکەم، 78 دابەشی 2 دەکەم. 7 دابەش 2 3، 2 جاران 3 6، 1 دەمێنێتەوە. 18 دابەش 2 9. ئەوە تەواو بووین. ئێستا تەماشای 39 دەکەم، 9 تاکە، کەواتە ناتوانم چیت کە 39 دابەشی 2 بکەم. بەڵام ئەگەر 3 و 9 کۆ بکەمەوە دەکاتە 12. 12ش دابەشی 3 دەکرێ بێمانەوە، کەواتە 39ش دابەشی 3 دەکرێ بە بێمانەوە. ئێستا 39 دابەشی 3 دەکەم، دیسان 2 هێڵی دروست دەکەم، 3 دابەش 3 دەکاتە 1. دەبی 3 بنووسم لە لایەکی بێگومان. 3 دابەش 3 دەکا 1، 9 دابەش 3 دەکاتە 3، واتە بووە 13. ئێستا چماوە 13 ماوە، دەتوانم 13 تەنیا دابەشی 13 بکەم، یان هەر ئەو هەدەی هێڵمەوە وەکو کۆڵکە. ئێستا کۆڵکەکانم دەتوانم ئەو هەش بنووسم، 13 دابەشی 13 بکەم ببیتە 1، یان هەر ئەو هەبی هێڵمەوە وەکو کۆڵکە لەوێن دەرێ. ئێستا کۆڵکەکانی من چنە؟ 2 2 3 13.